پرۆژەیەکە لە سنووری قەزای چەمچەماڵ. ئامانجلی پاراستنی ژینگە و جیاکردنەوە و بەکارهێنانەوەی کەلوپەل و مادە بەکارهاتوەکانە. ئەمەش دوای ئەوە هات کە خاشاک پانتاییەکی فراوانی لە قەزای چەمچەماڵ داپۆشی بوو. دیارە کارگەی ڕیسایکلین و هەڵمەتی پاکردنەوەی چەمچەماڵ و زۆنی چەمچەماڵ کە دە شارەوانی لەخۆ دەگرێت. ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەستی برای بەڕێزمان کاقوبات، چونکە لە ساڵی 2017 کە دەست بەکار بووین هەموو خەڵکی چەمچەماڵ دەزانێت ئێرە ژینگەیەکی با بڵێم پیس و هەروەها ژینگەیەک بوو کە خۆڵ و خاشاکی کۆنە دەکرایەوە بە توانای کەمی کارمەند و کرێکارەکان و شارەوانەکان پار نەدەکرایەوە. بۆیە پێشنیاری ئەوەمان کرد کە ئێرەش وەکو هەموو ناوچەکانی تر بدرێتە کەرتی تایبەت بۆ ئەوەی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ناوچەکەمان پاک بکرێتەوە و ژینگە پارێزی بۆ بکرێت. ماوەی ساڵێکە دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کراوە. کانونی دووەمی 2022 وادەی تەواوبوونی پرۆژەکەیە. کارکردنی پرۆژەکە و جیاکردنەوەی خاشاکەکانیش بە چەند قۆناغێک دەبێت. خۆڵ و خاشاکی هەردوو سنووری قەزای دوکان و چەمچەماڵ کۆ دەکرێتەوە لە ڕێگەی بنکەکانی گواستنەوە دێت بۆ ئەم کارگەیە بۆ کاری جیاکردنەوە. لەم کارگەیە جیاکردنەوە ئەکرێت بۆ خۆڵ و خاشاک بۆ بابەتەکانی کارتۆن، پلاستیک، پەڕۆ، ئاسن، ئەلمنیۆم، کاغەز، تەختە، ئەنی ئەو شوشە ئەو بابەتانی کە لە ناو خۆڵ و خاشاکایە لێرە کاری جیاکردنەوەی بۆ دەکرێت. دوایی بالێت دەکرێت و لە ڕێی زیادکردنەوە دەفرۆشرێت بە چەند کەسانی بۆ بەکارهێنان دووبارە بەکارهێنانەوە. ئەو زیادەی کە دەمێنێتەوە ماوەدی عوزویە، ماوەدە عوزوەکە لێرە دەکرێت بە کۆمپۆست پەینێکە کە بۆ بابەتی کشتتوکاڵی بەکاردێت و ئەو باقی تر کە دەمێنێتەوە لە خۆڵ و خاشاک کە ئەکاتە لە 140 ئەو بڕێکە ڕۆژانە دێت بۆ ئێرە لە لانفیڵە دا ئەپۆشرێ و دفنەکرێت لەوێ. کە خۆڵ و خاشاک دێت داخڵ ئەبێ و بە چەند مەرحەلەیە گەڕوا هەم بە جیاکردنەوەی یەدەوی وەکو دەست و هەم جیاکردنەوەی میکانیکی و هەم چەند ئامێرێکی تایە بە وەکو مەگنیکە یعنی موغناتیسە ئاسنۆمانە جیاکاتەوە. بێجگا لە پەینی کیمیاوی ئەو ماوادانی کە جیا ئەکرێتەوە پلاستیکە، بڵێن ئاسنە، تەختەیە، قوماشە، ئەمانە هەر کاغەزە هەر هەمووی جیا ئەکرێتەوە کە پزەکرێ، یعنی ئامادەی بۆ دووبارە بەکارهێنانەوە. ئەمەش دەتوانێت بفرۆشێت، ینی بەتەکی دەفرۆشێت ئەلێرێ بۆ معمەلێک کە پەیوەستە بە دروستکردنەوە دووبارە بەکارهێنانەوەی ئەو جۆرە ماوادانە. تا ئێستا 155 کارەکانی پرۆژەی دروستکردنی ڕیسایکلین لە قەزای چەمچەماڵ تەواو کراوە. بڕیارە تایبەت بێت بە زەبڵ و خاشاکی هەردوو قەزای چەمچەماڵ و قەزای دوکان. تێچووی پرۆژەکەش 12 ملیار و 787 ملیۆن دینارە و لەسەر بڕیاری قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە. کارۆن محەممەد کورساد نیوز قەزای چەمچەماڵ.